هەموو لایەکتان بەخێر بێن بە فەرماندە و بە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە. بەلای ئێمە گرنگ بوو ئەمڕۆ ئەم مؤتەمەر سەحۆفیە بکەین ئەم کۆنگرەیە شیکاری ڕاستەقینەی ئەرزی واقعی شەڕەکەی ڕۆژی 16مان بکەین. زۆر کەس لێرە و لەوێ نان و پیازی گەورەی پێوە خواردووە، زۆر کەس پێشمەرگەی لەکەدار کردووە، زۆر کەس پێشمەرگەی اتهام کردووە بەوەی کە ئەم هێزەی ئێمە شەڕی نەکردووە یاخود بە ئینتفاق و بە خیانەت کشاوەتەوە. ئێمە ئەبێ ئەم کۆنگرەیە ئەمانەوێت لە ڕێ زاری فەرماندە مەیدانیەکان خۆیانەوە کە ڕاستەخۆ لە ناو شەڕابوونا وەڵامی هەموو ئەو تۆمەتانە بدەینەوە کە درایە پاڵ هێزی پێشمەرگەی کوردستان و تەحدیدەن هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانش، چونکە ئەمە تۆمەتێکی زۆر باتڵ و ناخۆش بوو. کەسانێک کە بوون باسی ئەویان کردووە کە ئێمە کەس شەڕی نەکردووە جگە لە یەک لیوانە بێ ئەویش 70 شەهیدی داوە. ئێستا خۆی بابێ قسە بکە دوور لە ڕاستیە بێتەوە، ئەوە ینی ڕاستیەکان ڕوون ئەبێتەوە کە ئێمە لە هیچ لیوایەک 70 شەهیدمان نییە. تاکە لیوای کە لەسەر لە پێشەوە هجوم کراوەتە سەری لیوای 102 بووە، ئەوان 18 شەهیدیان هەیە. ئێستا یەکێکیکە بزرە کاکە جارێ ئەو ناتوانندرێ بڵێ شەهیدە دیێنی بۆکەین ناتوانین بڵین ئەوەی ئێمەیان نا. ئەو 18 شەهیدە کە شەڕیان کردووە تا ئەو کاتەی زنجیری دەبابە گەیشتۆتە سەر ساترەکەیان لە پێشمەرگەکانیانە بە زنجیری دەبابە شێلدراوە. پاشان کە ئەو لیوایە بەرگەی نەگرتووە نەکە لە ئەو لیوایە کۆی لیواکان بەرگە نەگیراوە لە شەڕەکەیە، شەڕەکەت نابەرامبەر بۆ هێزەکەی دوژمن یەکجار زۆر بووە، ئاگری یەکجار گەورە بووە. بۆ نمونە بە دەبابەی مارێس لێمانیان داوە کە ئەو دەبابانە هیچ گول لە یەک نایبڕێ، هیچ شتێکمان نییە بێبڕن کە هاتوونەتە سەرمان. هەموو ئەو برادەرەکان دوای خۆیان قسەتان بۆکەن. ئەوجا دوای ئەوەی کە لیوای 102 لەوێ شکاوە لیوای 128 کە لە تەنیشتی بووە کەوتۆتە شەڕەوە ئەوی شکاوە، ئەمجا هێزی دوژمن هاتۆتە پێشڕەوی کردووە کە پێشڕەوی کردووە. ئێستا لە خەریتەکەش بۆتان دەستنیشانەکەم واتە یەکەم نقطەی هجووم کە ئەمە تازەیە، ئەمە ناحەی تازەیە، لە ناحەی تازەوە یەکەم نقطەی هجووم لێرەوە دەستی پێکردووە، لێرەوە دەستی پێکردووە. ئەمە هێزەکانی ئێمە ئەوەی شینە کە هجومەکان دەستی پێکردووە لەم دوو شوێنە. ئەم سەنگەرانە بڕاوە، ئەمەش 128 دوکانە بە تەنیشتیانەوە، ئەم سەنگەرانە بڕاوە. پاشان دوژمن بەم شێوەیە هجومەکەی هاتووە گەی بگات بووە ئامانجی فلکەی تۆبزاوە بووە کە هەموو هێزەکانی ئێمە لەم ئەمە شوێنەکانی بووە. ئەگەر بێت و ئەمە تەمان هیچ هێزێک لە بەرامبەرەوە هجومی بۆ نەکردوین لە بەرەوەی بەرامبەرەوە دیوارێکی بەردینی گەورەی لێ بۆ سەنگەرەکانیان خۆ نەیانتوانی خۆیان لەو سەنگەرە بدەن، هیچ هێزێک لە پێشەوە نەیکرد. هەمووی ئەم تەنیشتەی تازەی کردا دۆزیەوە. بێگومان ئەوان تەکنۆلۆژیان زۆرە تێگەن کە لە شووە ئەتوانن سەرکەوتوو بن. خۆشمانتەوە خۆمان ناکرد لێرەوە هیچ هێزێک هجوم بکات لەبەرەوەی ئەمە ئاوی خاسەی لێ بوو، ئاوی خاسەیەکێک بوو لە بربەستەکان، بەڵام تەکنۆلۆژیاکەی ئەوانەوەندە بەهێز بوو ئەو پردانەشیان کردەوە. ئەم شوێنەکە تەواو سەنگەرەکانی ئێمەیان بڕیوە، داخیلی پێشەوە بوونە گەیشتونەتە نزیکی ئەم فلکەیە کە باتایەت نام فلکەی ئێمە بەلای کەمەوە 5 بۆ 6,000 پێشمەرگەمان لەم منتیقەیەتی ئاچوو. بۆیە ئێمە بڕیاری سەحبکردنمان داوە، لە نەتیجەی دوای شکان ئێمە بڕیاری سەحبکردنمان داوە کە پێم وایە ئەوش بڕیارێکی زۆر ئاقلانە بووە. بۆیە من بۆ هەموو لایەکی ڕوونەکەمەوە هێزی پێشمەرگەی کوردستان بە شەڕ شکاوە، بە شەڕ بەرگەی بەرامبەرەکەی نەگرتووە، ئاگری بەرامبەرەکە بەهێز بووە. ئەو ئاگربارانەی لەگەر لیوای تایبەتی ماڵی کاکۆسەد قسەم کردووە، ئەو ئاگربارانەی لەسەریان بووە کەم هەبووە تا ئێستا لە تاریخی شەڕی دوو دەوڵەت شابیندرابێ. لەگەر لیوای یەکە بە یەکە فەرماندەی فەوج نەبووە پەیوەندیم لەگەڵی دەبێ، فەرماندەی لیوان نەبووە پەیوەندیم لەگەڵی نەبێ بە ئەو شەوە. هەموویان تاکیدیان لەوە کردوەوە کە ئاگرەکە هی ئەوە نیە پێشمەرگە بەرگەی بگرێ. من بۆ هەموو لایەکی ڕوونەکەمەوە ئەم شەڕە شەڕی یەک دەوڵەت نەبوو لەگەڵمانە، شەڕی 3 دەوڵەت بوو بە پشتیوانی ئەمریکاش نایشارینەوە. لەبەرچی لەبەرەوەی 4 ڕۆژ پێشەوە من لەگەر کۆی تیمەکانی ئەمریکای لە لای خۆم قسەمە کرد، یەک قسەیان هەبوو بەڕێی منەکەنم خۆتان لەم شەڕە مەدەن، هێزەکەتان بکشێنەوە، خۆتان هەڵگن بۆ کاتێکی تر. بە ئاشکرا زەوی ئەزغەریان سەوزیاندا بوو بە گوڵەپی سەوزیان بۆ هێزەکانی دوژمن هەڵکرد و هێرشکە لە سەرمانەوە دەریش کەوتووە. مەسوول ئەمنیەکانی تورک، ئێران، عێراق بەیەکەوە ئەم نەخشەیان داڕشتووە. ئەم نەخشەیە نەخشەیەکی گەورە بوو. ئەو هێزانەی کە بەشدار بوونە لە بەرامبەر ئێمە بریتی بووە لە یەکەم هێرشی فەرقەی نۆ کە ئەو منشورە بە فەرقەی دەبابات، ڕەدی سەریع هێزی ئەوەی پۆلیسی ئیتیحادی بەگشتی هەموو حەشتی شعبی بە هەموو فەسایلەکانیەوە
واتە ئەوەی کە هێرشی یەکەم بۆ هەشتی شعبین نەبووە بۆی هەموو لای ڕوون بێ دەبابە و جێشی عێراقی بووە دوای ئەوە ئەوان ئەسنادیان کردووە زیاتر لە 200 دەبابە لە کۆی جەبهەکە هێرشی کردوتە سەر هێزەکانی ئێمە ئەوە مەسلەی تۆپ و ئاگربارانەکە بۆ خۆیان بەجێ دێرم چونکە ڕەنگە ئەوان وردکاری ئاگربارانەکە لە بۆی تهدیدن لە ناو مەیدانا بوونە دەزانن ئاگربارانەکە چۆن بووە بۆیە من لێرەوە کۆنگرەکە بۆ برادەکانم بەجێلم و کاک تەها فەرماندەی لیوای 102 با بفەرمێ شەرحی خۆی بکە لە یەکەم ڕۆژی شەکە زۆر سپاس بۆ هەمووتان دیارە بەپێی فەرمانێک کە لەلایەن میحوەری سواری باشووری کەرکووکەوە پێمان کرا هێزەکانمان بە شێوەیەک دابش کرد کە لەگەڵ بەرەنگاربوونەوە بگونجێ بۆ هێزەکانی سوپای عێراق و حەشتی شعبی ئێمە لیواکەمان بریتە لە 4 فەوج کە فەوجێکمان لە چەرداغلو جێگیر کرد بە نوێنەری لەگەڵ نوێنەری میحوەری سوار کاک سەرتیب حەساری کە هاتە لامان ئەو هێزەمان لەوێ جێگیر کرد فەوجی سێمان ناردە بەرزەپردی لەیلان کە لەوێ شوێنێکی حەساس بوو دیارە لە پشتی لیواییەکی پیادەوە بۆ پاڵپشتی ئەوان و بۆ پشتیوانیکردنی لیواییە و فەوجی یەکمان لە منتیقەی تۆپزاوە بۆ پاراستنی فلکە و ئەو جادانی کە نیەتی پێشڕەویان هەبوو لیان فەوجی یەکمان لەو چۆنەڵی بینا و هەیکەل و ئەوانە جێگیر کە شوێنێکی وای لێ نەبوو لەو بینایانە جێگیرمان کرد بۆی مسەیتەر بێ بەسەر شەقامەکانە مایەوە سەر فەوجی چوار احتیاط بوو لە بەردەستمانە دیارە بۆشاییەک لە بینی ئێمە و لیوای 128 دوکانە هەبوو فەرمانم پێکرا کە ئەو بۆشاییە پڕکەینەوە ئێمە تەنیا هێز کە لەبەر دەستمان ئاما بوو فەوجی چوار بوو فەوجی چوارمان ناردە ئەو بۆشاییەوە کە ئەو بۆشاییە لە بینی خۆمان و لیوای دوکانە پڕکەینەوە بەڵام لەبەر کەمی کاتەکان و لەبەر ئەوەی کە فەرمانەکە لە شەوا کرا دیارە فریای سەنگەرسازی نەکەوتین لەو ناوچەیە هێزەکانی دوژمن لە کاتژمێر 2:20 دقە شەوی 15 لەسەر 16 دەستیان کرد بە جوڵە لە شوێنی خۆیان دیارە لە فەوجی دووە بە هیچ شێوەیەک ئەم جوڵەیە دیار نەبوو کە عەمید کەمال سەرپەرشتیە کرد لە فەوجی دووە من چەند جارێک پەیوەندیم پێوە کردن کە چ جوڵەیەک چی ئەبین لایەوە وتی هیچ جوڵەیەک نابین دێت وتم بە دووربینی شەوەکە وتی بە دووربینی شەوەکەش هیچ جوڵەیەک نابین دێت پەیوەندیم بە فەوجی چوارەوە کرد لەگەڵ شەهید عەقید عەزیزە وتی حرەکەیەک هەیە بەڵام لە شوێنی خۆیان لە چی خۆیانە پێشڕەویان نەکردووە لە شوێنی خۆیانە وتم زۆر ئاگدار بن پاش چەند ساتێکی کەم پەیوەندی پێوە کرایەوە لە شەهید عەقید عەزیز وتی گەورم جوڵە دەستی پێکرد لە شوێنی خۆیان پێشڕەویەکە فەرمانێ بە چییە من پەیوەندیم کرد بە بەڕێز کاکیوا ڕەشەوە وتم کاکیوا جوڵە دەستی پێکرد پێشڕەویان دەستی پێکرد وتی کاکتان محاولە بکەن ڕایان گرن وتم چۆن ڕایان گرین وتی بزانە ئەگەر ڕێگریەک لە بەردەمیانە دروستکەیت ئەگەر نا تەقەیان لێ بکەن وتم فەرمانی تۆیە تەقەکردن وتی فەرمانە ئەگەر هاتن تەقەیان لێ بکەن ئەگەر هاتنە سەر سەنگەرەکان ڕوبەڕوویان بنەوە دیارە هەمان فەرمانی کە وەرم کرد هەمان فەرمانم بە شەهید عەقید عەزیز کردەوە زۆر جۆرایەڵانە وتی فەرمان دەگەورم ئەوەی تۆیەڵەی جێبەجێ بێت ئەمە لە کاتژمێر 2:20 دقە کە هاتنە سەر نزیکی سەنگەرەکان بوونەوە نزیکەی 200 بۆ 300 مەتر یەکەم بڵین تەقە کە لێ کرا بە 106ێکمان لابوو کە هێزەکانی پشتیوانی دوو یەکەم تەقە کە لێ کرا بە تۆپێکی 106 تەقە لە هەمرێک کراوە هەمرەکە سووتێنرا لە دوای ئەوە تەقە دەستی پێکرد تەقە دەستی پێکرد هەتا و کاتێک کە بە تەواتی ڕوبەڕوویان بوونەوە ئاگاداریان کردمەوە کە گەورم هێرشەکەیان وەسێنرا و پاشەکشەیەکەن لەلایەن هەردوو فەرماندەوە هەم عەمید کەمال هەم عەقید عەزیز ئاگاداریان کردمەوە کە هێرشەکەیان شکاوە و ڕاگیراوە و بەرەو پاشەکشەیە ڕۆن دیارە و پاشەکشەیە کرا بەڵام دوایەوە ئیعادەیەکی تەنزیم و بە ژمارەیەکی زۆر زیاتر لە هەمەر و لە دەبابە هێرشکرا سەر سەنگەرەکانمان ئێمە هەتا و کاتی شەهیدبوونیش پەیوەندیمان لەگەڵی هەبوو و لە پشتیانەوە بووین و ئاگداریان بووین و حتا داوای عیتادیان کرد من پیکابێک عیتادم ئامادە کرد و ناردم بۆ هەتا بەرزەپردی نزیک تازە لای منتیقە سناعی پیکابێک عیتادیشم بۆ ناردن بەڵام دیار بوو کە هێزەکان ئیتر بەرگەی نەگرت لەوە زیاتر چونکە گەشتە سەر سەنگەرەکە وەکو بەڕێز لێپرساوی میحوەری چوار فەرمووی دەبابە گەشتە سەر ئەوەی کە بەسەر لاشەی پێشمەرگە بڕۆ هیچ توانایشی بەرگریمان نەما ئەوەی کە لە توانامان نابوو کردمان و لەوە زیاتر بەرگەمان نەگرت
بۆیە هێزەکان ئەوەی کە توانای دەربازبوونی هەبوو بەلای فەوجی دووە بەشێکیان هاتنەوە لای فەوجی دوو لەوێ پاشەکشیان کرد بەلای بڵێن دەستە چەپی پشتی جەبهەکە پشتی تازە بەشێکیان لێوە پاشەکشیان کردەوە هاتنەوە بۆ لای لیوای سید تایبەتی بەڕێز کاک کۆسرەت بۆ لای کاک باڵامبۆ کە لەوێ بوو هاتنەوە لایوە کاک حەمید کەمالوان و بەشێکی تریشیان بەلای شەرداخلووە کە بەنیاز بوون بەرەو مەنتیقە سەناعی و ئەو شوێنانە پاشەکشێ بکەن بەشێکیان لێوە دەرچوون ئێمە بەداخەوە زۆر بەداخەوە بۆ ئەوەی کە پۆلێ شەهیدمان لەدەستدا لەم ڕوبەڕووبوونەوەیە هەژدە شەهید بی قارەمانمان بە فەرماندە و بە جێگری فەرماندەی فەوج و پێشمەرگە قارەمانەکان لەدەستدا و 25 بریندار کە سپاس بخوا بەشێکیان برینەکانیان سووکە و بەشێکیان چارەسەر کراون و گەڕاونەتەوە ماڵەوە بەشێکیشان لەژێر چاودێری پزیشکیان و سپاس بخوا سەردارمان کردوون وەزعیان باش ئەمە کۆی ڕووداوەکان بوو و من هیچ فەرمانێکم پێ نەکراوە کە بکشێمەوە هەتا ئەو دەقەی کە توانیمە شەڕکەم بەڵام کە خۆم توانام لەما کە بەرگەی هێزەکەم نەگرت هێزەکەمان بەرگەی هێزەکەی ئەوانی نەگرت پاشەکشێنیە شکاوین کاک بەسەراحەت بەرگەمان نەگرت ئەجینا هیچ فەرمانێک نەبە من کراوە بکشێمەوە و من نە هیچ فەرمانێکم بۆ خوار خۆم دەرکرد کە بکشێتەوە ئەمەی کە ئەیڵێم ڕاستی ڕووداوەکانە و هیچ پێچوپەنایشی تیانە و ئەو قسانشی کە یەکەم بەرپرسم بی زۆر سپاسانە سوپاسان دەکەم دیارە ئەو هێرشانەی لە چەند شەوی ڕابردووە کرا سەر هێزی پێشمەرگەی کوردستان هێرشێکی نابەرامبەر بوو هەم لە ڕووی چەک و ئەسلحەوە و هەم لە ڕووی ژمارەی زۆری هێزەکانی دوژمنەوە ئەو هێرشەش هێرشێکی حکوومەتی عێراقی نەبوو بەڵکو هێرشێکی عەقلیمی بوو بە ئیتیفاقی ئێران عێراق و تورکیا هێزی پێشمەرگەوەی کە ئەڵێ شەڕی نەکردووە بە هیوام بیتوانێت بە هیوام ڕاگەیاندنەکانیش بۆی جارێکی کە بە ناودەمی خەڵکا بدەنەوە بتوانن کادرەکانیان نێرنە پێشەوە دیارە ئەو شەڕەی هێزی پێشمەرگەی کوردستان کردی شەڕێکی بێوێنە بوو بەو چەکە سووکەوە بەو عیتادەکەمەوە بەو ئالیاتەکەمەی کە ئێمە هەمان بوو ڕوبەڕووی هێرشی سێ وڵات بووینەوە توانیمان بەرپەرچیشان بدەینەوە و زەرریشمان لێداون زەرری باشیشمان لێداون و توانیشمانە هێرشەکەیان پێ بوەستێنین بەڵام بەداخەوە بەهۆی نابەرامبەری هێرشەکە ئەوان توانیان پێشڕەوی بکەن و ئێمە هەتا بەرەبەیان تا سەعات حوتی بەیانی شوێنەکانی خۆمانمان چۆڵ نەکردووە دیارە شەڕی شەڕە نابێت لە کاتی شەڕە هەموو کاتێک بە تەمای سەرکەوتن بی ئەم شکانەی ئێمەش نابێ بە ئاخر شکان کورد ئەگەر سەیری تاریخی بکەن زۆر شکان و زۆر سەرکەوتنمان بەدەست هێناوە بە هیوام ئیعلامەکان بتوانن دەورێکی کاریگەریان لەسەر ئەوە هەبێ کە جەماوەر ئاگادار بکەنەوە لەوەی کە ئەم شکانە نابێ بە ئاخر شکان و ئێمە بێ هیوا بین لەوەی کە ئەوەی کە بەدەستمان هێناوە ئەو شەهیدانەی کە داومانە خوێنیان بە فیڕۆ ڕۆشتووە من لێرە دڵنیاتانەکەمەوە تا ڕۆڵەیەکی کوردما بێ خوێنی ئەو شەهیدانە بەزایە ناچێ ئەو خاکانە شەرخاکی کوردستانە ئەگەر ئەمڕۆ شکستێکمان هێناوە ئاتوانین خۆمان ئامادە بکەینەوە و لە داهاتووە سەرکەوتنی باشتر بەدەست بێنین دیارە ئێمە لەو میحوەرە لیوای 101 لێ بووە و هێزە تایبەتەکانی کاک کۆسرەت دەستەی سەرپەرشتیار لیوای حەوت و لیوای سێ لێ بووە و لیوای 102 لێ بووە سەعات 2:25 دقەی شەو بوو هێرش دەستی پێکرد لەلایەن دوژمنانەوە بۆ سەر لیوای 102 بەڕاستی شەڕێکی قارەمانانەیان کرد شەڕێکی بێوێنە بوو هەر لەو 2-3 دقەیە ڕویان گۆڕی بەرەو ئێمە لە ئێمەش بەڕاستی ڕۆژی حەشر بوو یعنی کارێکیان کرد تەنها ئەو پێشمەرگە قارەمانانە ئەو ڕۆڵە قارەمانانەی کورد بوون کە توانیان خۆیان ڕابگرن لەبەر ئەو هێرشەی دوژمندا وەکو وتیشم بەهۆی نابەرابەریە و بەهۆی پێشکەوتوی چەکەکانی ئەوانەوە ئێمە ناچار بووین کە وردە وردە پاشە کشە بکەینە دواوە بۆ ئەوەی کە زەرەری زیاتر نەکەین و بۆ ئەوەی کە ڕۆڵەی خەڵک بە فیڕۆ بە کوشت نەدەین ئەمە ئەوە ناگەیەنێت کە کورد تەواو شکا بێ و کە باس لەوە بکرێ ئەمە بە شێوەیەک بووە کە دیفاع نەکراوە دیفاع کراوە بۆ بەس وەکوتم نابەرامبەری چەکەکان ئەوان چەکیان لا بووە من پێشمەرگەم لەلایە ئەوەی کە ئاڵێ پێشمەرگە شەڕی نەکردو بابڕا لە خەستەخانە سەیریان بکە بە چەکێک لیان داون هەمویان سووتاندوون باشە سەیرم لێ
ئەمڕۆ وڵاتان هەمووی لەسەر بۆرما قسەکەن بەس لەسەر کورد قسە ناکەن کاتێک وەرن با بڕۆن سەیرکەن بزان بە چ چەکێک لەو پێشمەرگانە درراوە بۆ کەس نایەتەدان کورد ئێمە بێ خاوەنین پێویستە خۆمان یەک گرتو بین پێویستە واز لە قسە و قسەڵۆک بێنین پێویستە واز لە تەخوینی یەکتری بێنین پێویستە واز لە یەکشکاندن بێنین دەست لە ناو دەست بەرامبەر بە دوژمنەکانمان بوەستین دوژمنەکانمان هاتنە سەر سەنگەرەکانمان لیان نەپرسین کێ پارتێکێ شوعەیەکێ ئیسلامیە وەکو دیتان لە یەکێتی شەهیدەیە لە پارتی شەهیدەیە لە حیزبەکانی کەس شەهیدەیە بۆ ئێمە دوژمنەکانمان بە یەک چاو سەیرمانەکەن بۆ خۆمان بە یەک چاو سەیری خۆمان نەکەین من داوا لە سەرکردەکانی کوردەکەم بەسەیتر واز بێنن لە تەخوینکردنی یەک بەسەیتر واز بێنن لە یەک شکاندن ئێوە خاوەنی ئەم میلەتە ئازا و قارەمانن ئێوە خاوەنی ئەم کوڕە بەجەرگانن بۆچی نایەن بەهێزێکی باش ڕێکیان بخان بۆچی نایەن بیانکەن بەهێزێکی نیشتمانی من زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ 4 شەهیدمان هەیە 4 شەهیدمان هەیە و 4 شەهیدمان هەیە 13 بریندارمان هەیە من زۆر سپاسانەکەم هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکانە خوازم سەرخۆشی لە کەسوکاری شەهیدانەکانەکەم داوا لە دەستگاکانی ڕاگەیاندنیشەکەم بە هەستێکی نیشتمانیەوە هەواڵەکان ڕۆماڵ بکەن واز بێنن لە سوکایەتی کردن زۆر سپاس دەستان خۆش بێت من تەنها ئەمەوێتن لەسەر کاتی شەڕەکە و ڕووداوەکان چۆنی بوو ئەمانەتان بۆ باز بکەم ئەمان سەرەتا لە سعات 2:25 دقیقە کە شەڕەکە دەستی پێکرد لەسەر لیوای سەودوو دەست پێکرد دەستپێکردنی شەڕ هەموو جۆرە دەستپێکردنێک بەڵام ئەمەی لێرانێ دەستی پێکرد جیاواز بوو لەگەر هەموو شەڕەکانی دیکە کە ئەمان لێیاندان پێشڕەویان کردبوو جەیشی عێراقی برادرانی لیوای سەودوو جوابیاندانەوە جۆرە ئاگربارانێک بوو شتی ئەوها لە هیچ شەڕەکانی دیکە نەبووە بەڵکو مەگە لە جەنگی جیهانی دووەم و ئانە بووی بەرگریەکی زۆریان کرد ئێمە لە تەنیشتێکی ئەوان لە دەستە ڕاستی من بوون من لەسەر پردی هەڵواسراوەکە پردی معلق پێوترێ جسری تازەش ئەکەوێتە بەرامبەرم من لەو شوێنە لەگەر برادرانی لیواکەی کاکڕێوار و عەمی دلێر جۆرە بەرنامەیەکمان لۆدا نابوون کە بێن بکەونە ناو حەوزێکی ئێمە لەو کاتێ ڕحمیان پێ نەکەین کەسیان لێ قوتانەکەین دەرسێکیان پێ برێن بەڵام ئەمەیان نەکرد ئەمان لە لای لیوای سەودوو ئەوانە سوڕانەوە و چوون بەرەو مناو پشتی منتقە سناعی شوێنەکان کە ئەنجا هاتن لە سەودویاندا سەودوو بەرگریەکی زۆری کرد شکستێکی یعنی زەرێکی گەلە گەوێشی کرد کۆمەڵێ شەهیدێ زۆر بەشیان لەو برادرانەی بریندارەکان ومانە کە ئەهاتنەوە بەلای ئێمە هاتنەوە کاک باڵام بۆش لەوێ یارمەتی زۆری دان و گەیاندردووە کە شەڕە گەورەکە کەوتە سەر کاک ڕێبوار و کەوتە سەر ئێمە چەکی زۆر سەیران پێ بوو ئێمە 6 تەقان 4 جار ئەمان گرتەوان هەتاکولیان ئەدەین بەڵکو دانەیەک بەربکەی ئەوان یەک دانیان ئەگرتە ئێمە لە 6 دۆشکەم تەقەی ئەکرد لەسەر مێکزەمینی یەک جۆر دەبابەیەک یەک جار لی ئەدا بەش شەهیدیشی ئەکردن باجەڕێتتر و 57 ترم لێ بوو مقاومەیان ئەکرد و جوابی ئاگری ئەوانە ئەمان بێک دانەچەکانی مەبەر ئەکەوت ئەمە شەڕەکان بۆ شوێ بوو بەنسبەت ئەم منتقەیەش کە ئەوان هاتنە تەسەلولیان کرد بوو دزیان کرد بوو بۆ ئەوی بێن ئەم چوارڕیانە بگرن لە پشتی منتقە سناو لێرەشەوە لە ئێمە سوڕابوونەوە ئێمەش ئەو شوێنە ئەو سەنگەرانەمان چۆڵ نەکرد و هەتاکو پاش سعات 4 و قسوور تا تەکید بووینەوە محوەرەکانی دیکە کشاینەوە ئێوانش پرسی ئێمەیان گرتووە لە ئێمە سوڕاون یعنی وەکو لیوای خۆم لیوای سەی تایبەت من فەرمادەی فەوجی دووم کامل لێرە لە غەڵقا بوو جا خۆشبەختانە شەهیدی خۆم بەجەنێشتە بریندارم بەجەنێشتە کەسم بەجەنێشتە دڵنیاش بوومەوە کە دەفەکانی دواوە کشاونەوە کەواتە بەرگری بەعام لە کەرکووکە نەماوە ئەنجا من لەو شوێنەیە کشامەوە زۆر سپاس ئەم کاتتان باش سەبارەت بە هێرشەکانی ڕۆژ باسی لیوایەکی تایبەتی وەزارەتی پێشوەکەتان بۆکەم ئێمە پێشەوە هێرشەکان دەست پێ بکات لیوایەکی وەزارەت دابەش بووین بەسەر بەرزایەکانی بەرامبەر تازە هەتا ئەگاتەوە جادەی تازە لەیلان لەوێ بەرەو جادە حەولێ تازگەت کە کراوەتەوە لەوێ پاشان نزیک بوونێتەوە لە جسری معەلەقی کەرکووک کەوا برادرانی لای کاکۆسرت لەیانە بوون ئێمە جیاواز لە لیواکانی تر چەند ڕۆژە پێشتر ئەلێرە سەنگەرسازیەکی باشمان کردو بۆ خۆمان خەنەقی باشمان لێدا بوو ساتری باشمان کردبوو ئەو شەوەی کە هێرشەکە دەست پێ کرد سەعات 2:25 دقیقە هێرش دەست پێکردە سەر لیوای 102 کە بەڕێز کاک لیواتەها فەرماندەی لیواکەیەتی
لێ کاکتاهاوان بەرگێ زۆر باشیان کرد و برادرانی لای کاک کۆسرەت بە هەردوو لیواکەوە لەسەر فردی معلق بوون ئەوانش بەرگێ زۆر باشیان کرد لەگەڵ دەستپێکردنی هێرش لەسەر ئەوان لیوای ئێمە ئەلێرەوە ئاگرەکەی کردەوە دەستمان کرد تەقەکردن لە دوژمن تەوزیعاتی لیوای ئێمە لەسەر جادەی تازە لەیلان فەوجی سێمان دابش کردبوو لەسەر جادە حەولیەکە کە تازە کراوەتەوە فەوجی دوومان دابش کردبوو فەوجی یەکمان لە پشتەوە وەکو هێزێکی احتیاط دانابوو بۆ پشتیوانیکردنی فەوجی دوو فەوجی سێ کە شەڕەکە دەست پێ کرد بەڕاستی شەڕێکی زۆر قورس بوو شەڕێکی تەوازنی تیانە بوو ئەو هێزەی کە هاتوو هێرشێک لە سەرمان هێزێ بوو لە سێ وڵات پێکاتبوون تورکیا ئێران عێراق چەکەکانیان جۆرە چەکێکی تازەیان پێ بوو من ئەوە تەمەن ڕیش سەر و ڕیشن سی بۆ وردۆم گەشتە ئەورد بێ ئەو چەکەم نەبینیوە نە لە ئەنتەرنێت نە لە تەلەڤیزۆن نە لە هیچ جەبەیەکە ساڕۆکیان بمانە تەقان لە ئاسمانەوە کە ئاهات وەکو شۆرتی کارەبا بوو کە ئاهات بەشێکیان لە ئاسمان فیلاقی کرد بەشێکیان لە عەرزیەدا هەموو دنیای کردە ئاگر ئەم چەکە پێشکەوتوانە حتمەن چەکی ئەمریکی و ئەوروپی ڕاقیە کە تازە بەم ئەخیرانە گەیشتۆتە دەستی سوپای عێراقی ئەمە باسی دەبابێ ئابرام زیان ناکەم کە دۆزینەوەی هەدەف و نیشانگرنەوەیان بە لێزەرە یعنی شەو بێ زستان بێ باران بێ ئەو هیچ کێشەیەکی نییە بە لێزەر هەدەفی خۆی دۆزێتەوە نیشانی لێگرێت و بە ملیم فەرق ناکا لە نیشانەکە کە نیشانی بە ملیم سەر و خوار ناگا لیوای ئێمە وەکو باسمان کرد لە سەعات 2:25 دقەی شەو کەوتی نەشەڕەوە ئەم لیوای 102 زەرێکی زۆریان بەرکەوت دیفاعی قارەمانیان کرد هەتا دەبابەی هێزی سوپای عێراقی چووە سەر پێشمەرگەکانیان و پێشمەرگانی شەهید کرد بە زنجیری دەبابە لیوای کاکۆسەت هێزی تایبەتی کاکۆسەت بە هەمان شێوە ئێمە لێرە ماینەوە شەڕی خۆمان کرد بەرگریەکی بێوێنەمان کرد بە شایەتی هەموو کەناڵی ڕاگەیاندنەکان سەنگەرەکانی خۆمان چۆڵ نەکرد نەشمان هێشت سوپای عێراقی 1 مەتر بەم جادەیە بێتە پێشەوە هەتا ئەو کاتێک کە دڵنیا بووین هەموو هێزەکانی بەرگری لەسەر مەشروعی ئاوەکە لیوای 102 هێزە تایبەتەکەی کاک کۆسرەت ئینسحابیان کرد و کشانەتەوە بە دواوە لیوای دوی فۆجی دوی لیوای ئێمە کە لەسەر جادە حەولیەکە بوو هەتا ئەخیر دەقە شەڕی کرد هەتا ئەو کاتەی کە تەقەمەنیمان پێنەما سەعات 6:03 دقەی بەیانی 6:03 دقەی بەیانی لەم جادە حەولیەوە فۆجی دوومان سەحب کرد کە کاتێک تەقەمەنیان پێنەما دوای ئەوە گەڕاینەوە بە پەلا هاتنەوە بۆ لای فۆجی سێ بۆ سەر ئەم جادەی تازە لەیلان کە کاک عەقید ڕوکن ئامانج فەرمادەی فۆجە ئەوان لەوێ لە بەرگریا بوون هەتا سەعات 7:05 دقەی بەیانی 7:50 دقە عەفو هەتا 7:50 دقەی بەیانی لیوای یەک لە 2:25 دقەوە لە شەڕا بوو هەتا 7:50 دقەی بەیانی دوای ئەوە کە تەقەمەنیمان نەما ڕوبەڕووی ئەو هێزە بینەوە دوای ئەوەی کە دڵنیا بووین هێزەکان ترمان هەمووی کشانەتەوە دواوە دوای ئەوەی کە زانیمان هێزی دوژمن هاتووە لە فلکەی تۆڤزاوە و ئەم ناوچانەی تری هەمووی گردووە بۆ ئەوەی هێز نەکەوێت هێزی دوژمن نەکەوێتە پشتمان زەرەری زیاتر نەدەم بتوانم پێشمەگەکانم لەو دۆزەخە نەجات دەم سەعات 7:50 دقە بە ئەمری شەخسی خۆم نەکاک شێخ جعفەر کە فەرماندەی هێزەکانی هەفتایە نەکاک وەستا ڕەسوول کە مەسئولی محۆری چوارە ئەمری ئینسحابیان بە من نەکردووە بە ئەمری شەخسی خۆم دوای ئەوەی تەقەمەنیمان نەما دوای ئەوەی دڵنیا بووین هێزەکان هەمووی کشانەتەوە دوژمن کەوتەتە دوامان لە سەعات 7:50 دقە فەرمانم بە هێزەکانم کردووە بکشێنەوە دواوە بەرەو لەیلان ئێمە لەو شەڕە قارەمانانە جێی داخە بڵێم 4 شەهیدی قارەمانمان لەدەستدا ئەو 4 شەهیدە سیانیان لە هێزەکانی برادرانی پارتین لەبەرەوەی لیوای ئێمە لیوایەکی هاوبەش و تێکەڵە نیۆمان پارتیە نیۆمان یەکێتیە شەهیدی پارتیمان هەیە شەهیدی یەکێتیمان هەیە 4 بریندارمان هەیە جێگرەکەی خۆم مقەدەم لیواکەم عەقید هێمن حەسەن ساڵح هەتا ئەخیر لەحزە خۆی هەموو ئەفسەرەکانی پارتی هەموو پێشمەرگانی پارتی هەموو ئەفسەر یەکێتیەکان هەموو پێشمەرگە یەکێتیەکان هەتا ئەخیر دەقە بەیەکەوە بووینە لە سەنگەرەکان دوای ئەوەی کە فەرمانی کشان و پیانداوە چوونەتە لەیلان لەوێشەوە هێزی دوژمن هات بەرەو لەیلان و بەرەو فەوجەکەی ئێمە کە لەوانەیە لەوێەوە گەڕاینەوە بەرەو قەرەنجیر بەرەو بارەگای لیوامان ئەلەوانە ئیتر برادرانی پارتی فەرمانێکیان بۆ هات ئینسیحاب بکەن ئەمە کۆی شەڕەکانی لیوای یەک بوو زۆر سوپاس من ئەوە برادێک بەناو شاخەوان عەبدوڵڵاوە ئەندام پەرلەمانی عێراق پێم وابێ ئەگەر ئەندام پەرلەمانەکەشی بۆ شوێ بێ مەعلەسەف ئەوە هیچ قسەیەکی کردبوو لە کەناڵی ڕووداوە گوایە ئەمید ڕکن ڕێبوار فەرماندەی لیوای یەک خۆی و هێزەکەی ئینسحابیان کردووە عەقید هێمن کە جێگری منە هێمن حەسەن ساڵح خۆی و 20 پێشمەگە لە سەنگەرەکانمانەوە تا ساعت 8
شەڕیان کرد من حەزەکەم هەنێشتی بۆ ساخکەمەوە جار یەکەمیشت هەشت نەبوو 50 دقیقە بوو ئێمە کشاینەوە نەک هەشتی بەیانی چکە تەوقیت لە شەڕا زۆر مهمە دووەمیشت کاک هێمن عەقید هێمن حەسەن ساڵح ئیستا ئەم دەقەیە لە پردیەیە من پێم خۆشە کاک شاخەوان عەبدوڵڵا بەخۆی و کەناڵی ڕووداوەوە بە هەموو کەناڵەکان بچن لەگەڵ کاک هێمنا قسە بکەن بڵێن کاک هێمن ڕێبوار چ لەحزەیە تۆی بەجێ هێشت ئەگەر هێمنی حەسەن ساڵح ئەگەر فەرماندەکانی برادرانی هێزی هێشتا کە لە لیوای یەکن یەک فەرماندەیان بە کاک هێمنەوە بۆ جێگر فەوجەکان بۆ ئامر فەوجەکەی تریان کە ئەوی شەرناوی کاک هێمنە مقەدەم ڕکون هێمن توانیان بڵێن ڕێبوار بۆ یەک لەحزە هێزەکەی بەجێ هێشتووە من ئامادەم بەرامبەر هەموو سزایەک کە میلەتی کورد بیسەپێنێتە سەرم نەک شاخەوان عەبدوڵڵا هیوادارم شاخەوان عەبدوڵڵا و ئەو کەسانی تر کە وەک شاخەوان عەبدوڵڵا بۆ ئەم لەم کاتە هەستیاری گەلی کووردا بۆ کەلێن و بۆ درۆ و دەلەسا بۆ پروپاگەندا ئەم قساناکەن بە خۆیانە بچنەوە ئیستا وەزعی کورد هی ئەوە نییە دابنیشین بوختان و درۆ بۆ یەکتری بکەین وەزعی کورد هی ئەوە یەک بگرین پشت یەکتری بگرین بۆی بتوانین شتێ بۆ خۆمان بکەین زۆر سوپاس زۆر سپاس دیارە ئێمە وەکو لیوای 128 دوکان ئەرک و واجبەکانمان لە پشتی بەردەکانی سەر ئاوەکەوە بۆ خواروی وەردوگای قادیسیە بووە ئەو منتیقا ئێمە دوو سێ شەو لەوەی پێشتر لەوێ بووین چەند ساترێکی باشمان کرد بوو ئەو ساترانە مەجموعەیەک ساتری بە قووەتیشی لێ پێشتر بینی تازە و قادیسیە فەوجێکمان لە پشتی بەردەکان بووە فەوجێکمان لە خوار قادیسیە بووە لە بهینی ساترەکانە دیارە ئێمە وەکو برادرانم باسییان کرد شەڕەکە 2-40 دقە گەیشتە لای ئێمە ئەو هێزەی دژمن ئەگەر هاتووە بەهۆی چەند برادرێکەوەش ئێمە دقە بە دقە معلوماتمان وەرەگرت ئەو برادرانە دیارە هەر لەگەڵ هێزەکە بۆ لەو مەتیقانە معلوماتیان نادێنە ئەو هێزەی هات بوو بە دوو ڕەتڵێ ڕووی لە چارداغلو کرد ڕەتڵێ ڕووی لە ئێمە کرد ئەو ڕەتڵی ڕووی لە ئێمە کرد تقریب 2-40 دقە گەیشتە لای ئێمە دیارە و برادرانی باسییان کرد شەڕەکەی ئەوێ ئێمە خۆمان لە ئێمەوە دیار بۆ ئەوەی لای کاکتەها ئەوانە 2-40 دقاگە شەڕ دەستی پێکرد لای ئێمە طبعاً ئەو هێزەی دێ بۆ لای ئێمە لە تەختایەوە دی بە هەمەر هات تەمەرەکان نێزیک بوونەوە چەند مەترێ لە ساترەکانمانە لیاندرا ئەگە لیاندرا مقاومەیەکی باشمان کرد شەڕێکی باش کرا دیارە دوای مقاومەکە دژمن لە شوێنی خۆی وەستا بە حکمی ئێمە ئەو ساترانەی ئێمە زۆر بە قووەت بوو نەیتوانی بیبڕێ بەو شەو سەر بکەوێ بەڵام ئەو ئیمکانیەتی دژمن و ئەو قووەتی دژمن لە بەرامبەر ئەوانەی ئەو چەکانی ئێمە دیارە شتێکی زۆر نابەرامبەر و زۆر ئەوەیە بڵێن ناتوانانی تۆ بەو چەکە سادانەی ئێمە پێمان بوو مقاومەی ئەو دژمنە بکەی ئەگەر هەموو ئیمکانیتیان لەبەر دەستایە دیارە ئێمە دوای ئەوە بینیمان تەقەکانی دژمن لای چارداغلو ئەوە سەرکەوت دیارە ئێمەش لە دواوەش ئیدارەمان لە دواوە بوون معلوماتمان هەبوو بۆی ئێمە وەکو هینەکە ئەڵێ هەمووی حسابی ئەومانە کرد ئەگەر ئەو ڕێگای تۆبزاوە بگیرێ هێزەکانی ئێمە هەمووی محاصرە ئەگەر هێزەکانیشم محاصر بوو تۆ ناتوانی لەوێ شەڕێکی وا بکەی ڕێگات نەبێ ڕێگای ئینسیحابن نەبێ بتانی ئینسیحاب بکەی بۆیە ئێمە هەتا ئەو کاتەی توانیمان لەوێ شەڕمان کرد ئەگەر ناچار بووین زانیمان هێزی دژمن ئەتوانێت بڕوا سەر بکەوێ ئێمەش هەروەکو باقی برادران لەگەڵ کاک حەمە تەپەیی لە پشتمانەوە بوو ئینتیفاقمان کرد گوتم کاک حەمە دیارە من خۆم مەیدانی لەگەڵ هێزەکەی خۆمان نابووین لەگەڵ کاک حەمە تەفاوممان کرد ئەو لە دوا ئێمە بوو گوتم کاک حەمە تۆ لە دوای ئێمە بەسەر تۆدا گەڕێنەوە چکە ئێمە کەلەکەی ئەو لاشمانە دژمن زۆر احتیادی ئەیتوانی ڕێمان لێ بگرێ چکە لە بەردەکانەوە ئەگەر لە پردی مریەم بەگەوە هاتابایە ئەوە بدوتوان پاتابایە لەوێش ئەوی قەتع کرد و دژمن لە مریەم بەگەوە زۆر احتیادی ئەیتوانی ئەو ڕێگاشمان لە خەتەرخە بەڵام ئێمە لەگەڵ کاک حەمە پەیوەندیمان هەبوو گوتمان ئەگەر جەنابل لەوێ ئێمە بەسەر تۆدا دەگەڕێنەوە ئەبێ هێزەکانی تۆ لەوێ تا ئێمە دەگەڕێنەوە دیارەویش وعدی پێماندا گوتی تا هێزەکانی ئێوە نەگەڕێتەوە ئێمە لەوە دڵنیابن ئەو هینی پردی مریەم بەک بەرنادەم دیارە ئێمە لەگەڵ کاک حەمە تەنسیقمان کرد بەیەکەوەکو باقی هێزی برادرەکانیکە ئینسیحابمان کرد وەختی هاتینە
ڕەنگە لە فلکەی تۆبزاوات هێنەپەڕی من ئەگەر دژمن گەیشتە ئەوێ و دیارە ئێمە وەکو خۆمان بە حکمی ئەو ساترە بە قوتوانان نەشەیدمانەیە نەبرینداریشمانەیە وەکو باقی برادران باسییان کرد بەو پێوە ئیسحابمان کرد و من هەر ئەمەوێ ئەوەندە بڵێم ئەو چوار لیوایی کە لە شەڕا بوونا تاوەکو نەشکاون کەس بڕیاری سەحبی پێنەداون لە هیچ شوێنێکەوە کە شکاون کە چار نەماوە کە قسەیان لەگەڵا کردن توانە بەرگە ناگرین لەوە زیاتر شکاوین ئەو قسەی کاگڕێبوار کەوتی بەڵێ هیچ جۆرە ئەمرێکی لە من وەرنەگرتەوە بۆی بڵێەوە من سەحبەکەم بەڵام معلوم بووە جەبهەکان نابەرامبەری جەبهەکان چۆن بووە بەڵام ئێمە قەراری سەحبمان بۆ باقی برادەرەکانی تر دەرکردووە کە لە بن بەردەکە بوونا ئەوەی کە کاک عوسمانش دەڵێ ئێمە هاتینە خوارەوە ئێمە کاک زاتیار ئیسا لێرە نییە فەرماندەی لیوایە لە لیوای حوتە کاک زاتیارمان بەهێزێک هۆناردووە بۆ پشتی ئەمان بەڵام عملیەی سورعەتی ئالیاتی دوژمن ئەوەنە بەهێز بووە و هێزەکەی کاک شێخ جەعفەرش ئاکام ئەویشمان هەر ناردووە هەردووچان کە لە بۆ قەتش و بۆ قادسیە بەڵام فریای سورعەتی ئالیاتی هێزەکەی دوژمن نەکەوتون بۆیە ئێمە ناچار بووینە لیواکەی حەمەتەپەدەیی لیواکەی شێرزاد خاڵۆبازیانی کە لە بن بەردەکە بوونا هیچ هجمێکیان لەسەر نەبوو ئەوان لە بەرامبەرەوە بەڵام ئەم هێزەی کەوەندە بە سورعەت دەهات فلکەی تۆبزاوە دەگرێت کە فلکەی تۆبزاوە شێگرت پشتی دەگرت قسەیەکش زۆر هەیە لەسەر مەسەلەی تەلەلوەرد حەزەکەم ئۆشتان بۆ شەڕەکەم نیابەتەن ئەن کاکەمەد و ڕەمەزان و لیوا عومەر لە جیاتی ئەوانیش ئەوان لە تەنیشتی ئێمە بوونا هێزێکی حەمە چاوشینی کە لیواکانی کاکۆسەتش لەوێ بووە ئەوە لە من دانیشتومە کاک شێخ جەعفەر پیانی گوتووە ئێوە سەحب بکەن چونکە ئەگەر ئێمە ئەم منتیقە سقوتکە ئێوە دوای ڕێگای لێواکەتان نابێت دەرچێت بۆ سەلامەتی پێشمەرگە هەرچەنە مەحوەری ئێمە نەبووە تەلەلوەرد مەحوەری کاک کەمال کەرکوچی بووە بەڵام ئێمە ناچار بووینە ئەو هێزەی لە ڕێی تەلەلوەردە و لە ڕێی مەکتەبخاریدە بەیەکەوە بند بوو بەیەکەوە ڕەبت بوو هەر کامێکیان تەواوکەری ئەوەی تر بوو من جارێکی تر سپاسی هەموو فەرماندە و پێشمەرگە قارەمانان ناکەم کە لەو شەڕەیە تاتوانیان شەڕیان کرد سەرخۆشی خۆم بۆ هەموو کە سوکاری شەهیدەکان ڕائگەیەنم کە لە ناو ئەو شەهیدانەیە فەرماندەی فەوت شەهید عەزیز و شەهید هێرش و چەندین قارەمانی تری من هەموو ناوەکانم لەبەر نییە ناویان بێنم لە 102 لە لیواکانی تر تا ئەو دەقەی دەبابە نەگەیشتە سەریان هەڵنەستان بۆیە ئێمە هەمومان قەرزاری خوێنی شەهیدەکانین ئەم شەهیدانە لە پێناو بەرگریەکی یەکجار گەورەیە شەهید بوون ئەگەر ئەم پرسیارەتان کرد ڕاگەیاندنەکان لە ئێستا بەدواوە چێ ئینتفاقی کردو چێ بە خیانەت کشاوتەوە بڕۆن لەو جەماعەتانە بپرسن کە شەڕیان نەکردووە کە تەقێشیان نەکردووە تکایە ئیتر لە مەحوەری چوار واز بێنن مەحوەری چوار شەڕی کردووە بۆ میلەتەکەی کردوێتی بۆ کەسی نەکردووە هیچ کەسێکشم پێشک نایە بە ئێمەی گوتبێ بە بەرنامە ساحبکەن و شەڕمەکەن لە دوور و لە نزیکەوە کەس تەلەفۆنێکی بۆ ئێمە نەکردووە من تەوجیه لە یەک کەس وەرەگرم ئەویش ناوی شێخ جەعفەر شێخ مستەفایە شێخ جەعفەر شێخ مستەفا لە ژوورەکەی خۆم لە ژووری عەمەلیات بووە لە ژووری عەمەلیاتەوە بەیەکەوە قەرارەکانمان داوە جەنابی کاکۆسەد ئەو ڕۆژە لە ناو کەرکووک بووە هەموو ڕووداوەکان کە شتێکی ناخۆش بێ کاکۆسەد هاتوتە کەرکووک ئەمە یەکەم جاری نییە و ئەخر جاریشی نەبووە ئەویش لە نزیکەوە چاودێری جەبهەکەی کردووە حەزمانە کرد ئەوەندە هێزەکەمان بە خۆت بووایە شەڕی گەورەمان کردایە بۆ هەموو لایەک شڕوونەکەمەوە پێش دەستپێکردنی شەڕ پێش ڕفراندۆم کە ئەمە نەتیجەیە بەسەر ئێمە هاتووە ئەمە مەسەلە ئەوە نییە ئەمە دەرەنجامی ئەو هەموو هەڵە سیاسیەی کووردا پێش ئەوە من بەسەرکردایەتی خۆمە وتووە تو مەباینی و سعات تەقەمەنیمانەیە بەم بە تەمایم تەقەمەنی ئێمە نەبن شەڕی ئەو دەوڵەتە زلەمان پێ بکرێ هەموو ڕۆژێکش لە ڕێگای چاودێری کامیرەکانی ئەمریکاوە من چاودێری ئەم هێزەی عێراقم کردووە هەموو ڕۆژێکش داومەتە سەروی خۆم تومە عدەدی دەبابەکانیان لە 300 تێپەڕی عدەدی گراد و تۆپ و هاوانەکان لەوەندە ئەگەر بەم فەرماندانم بووتە ڕەنگە وەختە خراپتر بووایە ناچار بووم بەمان نەڵێم بەڵام سەروی خۆم لێ ئاگادارکەوتەوە پێم گوتووەم شەڕە نابەرامبەرە ئێمە پێمان ناکرێ ئێستا ژێوە هەر پرسیارێکتان لێرە خزمەتتان سپاس ئێمە 26 شەیدمانەیە یەک کەسیشمانە تا ئێستا بزرە لە لیوای 102 نازانین ئەوە ئینشاءالله سەلامەتە بێ ئەو نابێ 26 شەهید و 67 بریندارمان هەیە بەگشتی
دەربارەی ئیدارەی مشتەرەک بەڕاستی ئەوە لەوانە بپرسن کە کاروباری سیاسەتی ناو کەرکووک و ئەوانە ئەکەن ئێمە و کێزی پێشمەرگی کوردستان لە ناو شار نین لە دەروی شاری ڕەنگە ئەوەی کە خۆت داوا لە میدیاکاران کرد کە هەندێک شت ڕوبەڕیەوە نەکەینەوە بەڵام ڕەنگە بەیاننامەکانی بەشێک لە بەرپرسان خۆی ئەوش دروستکرێت بە نمونە کاکۆسەد خۆی ئەڵێکە ئێستا جێگری سکرتێری گشتێکێتی و بۆم کاتە ڕەنگە کەسیەکەم یەکێتی بێ ئەو خۆی هەندێک لە بەرپرسانی چێتی تۆمەتبارەکە گاڵێک شاونەتەوە ئەم قسانە لە چیوە سەرچاوی گرتووە کە وابزانم لە لیوای کاکۆسەدیش خۆی لێرە بوو ڕوونکردنەوەی داکەوانی شەڕان کرد ئەم قسە لە چی سەرچاوی گرتووە من کاکۆسەد برا گەورەمانە مەسئولی ئەم حیزبەیە بەیاننامێکی دەرکردووە ڕەنگە 100 تێبینیم لەسەر بەیاننامەکە هەبێ بەڵام ئەویان شتێکی ناوخۆی حیزبەکەیە پێم وایە لە داهاتوێکی نزیکا چارەسەرەکەی ئەم فەرمانەکان باسییانەوە کرد بەهۆی نابرابەری چەک و کەمی تەقەمەنی و شاردەوە ئێوەش خۆش ئاماژە بۆ کرد کە داواتان کردووە کە عیتانتان پێبدا و چەک و تەقەمەنیتان پێ بکات کێ بەرپرسە لەوەی کە هێزەکانی پێشمەرگە چەک و تەقەمەنیان کەمە بۆ ئەم چەکانەتان دەکاتی خۆیان پێ نەگەشت یاخود بۆ پێشتر هێزەکانی پێشمەرگە پرچەک نەکراوە لە کاتێک ئایا خۆتان وشتاریشتان داوە سپاس ئێمە 3 ساڵونیوە لە شەڕین هەرچی فیشەک و تەقەمەنیەکمان وەرگرتووە بۆ شەڕی داعشۆرمان کردووە بۆ شەڕی تر وەرمان نەگرتووە فی دەولیا بووینە 3 ساڵ و نیو شەڕی داعشمان کردو بەرچاوی هەمووتانەوە هەر 3 ساڵ و نیوەکەش سەرکەوتوو بووینە لە شەڕەکە نەمانێشتوە کەرکووکەوتە دەست داگیرکەرێکی وەکو داعش کاولی بکە چی فیشەک و تەقەمەنیمانە بۆ بای ئەومان وەرگرتووە ڕۆژانەوە هەموو دیواکان لێرن کە شەڕ کراوە بای خۆی وەرگیراوەتەوە ئێمە ئەو هۆشداریەمان کە داوە پێمان وتون ڕفراندۆم بکەن کە بیکەن لە ناوچە دابڕێنراوەکان ئێمە شەڕ ببێ ئێمە ناتوانین بەرگەی بگرین ئێمە ڕاستیەمان وتووە ئەمە و دیسان تاکی دەکەمەوە نەتیجەی هەڵەی داگیرکردنی نەوتە نەتیجەی هەڵەی ڕفراندۆمە نەتیجەی هەڵەی حساب نەکردنە بۆ هەموو وەفوتانەی عالم کە داهاتە کوردستان و حسابمان بۆ ناکردن ئەمە دەرەنجامی جواب نەدانەوەی تەلەفۆناتی ئەمریکایە بۆیە باجەکە باجێکی سیاسیە بەسەر هێزی پێشمەرگەی کوردستانە و بەسەر خودی کەرکووک کاشکایە من ئەو قیادەی سیاسیە کاکە جان تۆ بۆ مەبنەڵی چێ بەرپرس بوو لێ ینی تو خۆت پامی و خۆت بەشێکی لە سیاسەتی کوردستانە نازانی چێ بەرپرس بۆ قیادەی سیاسی بەرپرسە مەجلیسێکیان دروست کردبوو بە ناوی مەجلیسی قیادەی سەورا و مەجلیسە بەرپرسە وەزی کەرکووک ئێستا چۆنە حاڵەتیان تا چەند دنیایان وەزی کەرکووک ئێستا بڕێک ئارامترە بە پێی قسە من کە قسە لەگەڵ برادرانی ناوە کەم کاگاسۆ لەوێ بە دوای ڕۆژێک لە شکانی ئێمە بەجێهێشتنی ئێمە لە کەرکووک کە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕسمی قەرارێکی بۆ هەڤاڵ ئاسۆمەمەند دەرکردووە کە بەرپرسی مەڵبەندی کەرکووکەوە بەرپرسی لیژنەی تەنسیقش بێ لەگەڵ عێراقا بۆەوەی کارەساتی گەورەتر ناو شاری کەرکووک ڕوونەدا ئاسایش مدیریەتی ئاسایش کە ئێستا لەوێ کاک هەڵکەوت پەرلەمانتارەکانی عێراق لەوێن ئێستا بەپێی هەموو بەردەوام ئێمە دیارە پەیوەندیمانەوە کۆنتاکمانەیە لەگەڵیانە ئێستا وەزی کەرکووک ئارامترە خەڵک زیاتر بەرەو گەڕانەوە دەچێتەوە بۆ کەرکووک ئێران و تورکیا ڕاستەوخۆ بەشداریان لەم شەڕا کردواتە بە سەرباز هاتوونە ناو شەڕەکەەوە یاخود تەنها بە چەک و ڕاوێژکاری سەورەکەم بە تۆپ و بە چەکی گەورە و بە ڕاوێژکاری و بە نەخشەی ئەمنی و بەعزێ لە ڕاوێژکارەکانشیان لەگەر هێزەکەیە بوو دەرچاو بۆ هەمووتان